ئەزیزانم سڵاتان لێبێ و ئێوارەتان باش، هیوای تەندروستێکی باش بۆ هەموو لایەکتانە خوازم. هیواخوازم کە هەموو لایەکتان سەلامەت بن، لەش ساغ بن. ئەمڕۆ یادی ماڵاوایی شکۆی نیشتیمانە کە بەداخەوە ساڵێک بەر لە ئێستا لە ئەمڕۆدا هەڤاڵ مامجەلال بۆ ئەبەد ماڵاوایی لێکردین و کۆسپێکی گەورەی لەسەر دڵی هەمومان بەجێهێشت. ئەمڕۆ ئەمانەوێت باس لە ڕۆڵی مام بکەین لە دروستبوونی ڕێکخراوەکاندا و ئەو ڕێکخراوانەی کە دروست بوون لە سەردەمی شاخ و لە دوای ڕاپەڕین و لە ناو شاردا چی ڕۆڵێکیان بینیەوە، لەگەڵ ئەوەشدا ئەو کاریگەریانە یاخود ئەو گۆڕانکاریانەی کە ئەم ڕێکخراوانە لە سەردەستی ئەم ڕێکخراوانە دروست بوون چی بوون. بۆ مەبەستەش میوانداری مامۆستا جەلال ئسمانمان کردووە کە ئەندامی مەکتەبی ڕێکخراوە دیموکراتیەکانە ئەم ئێوارە لە ستۆدیۆ لامانە و ئەمانوێت ئەو پرسیارانەی ئاراست دەکەین. مامۆستا جەلال زۆر بەخێر بێت. سپاس بۆ ئامادەبوونی وەڕێسان. مامۆستا جەلال، ئەمەوێت لە سەرەتا باز لەوە بکەین هەر لە دروستبوونی مێژووی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە یەکێتی چی ڕۆڵێکی هەبوو لە دامەزراندنی ڕێکخراوەکان و بە تایبەت هەڤاڵ مامجەلال چۆن ئەم ڕۆڵەی بینیوە؟ سپاس. سەرەتا لە ساڵیادی کۆچی ڕابەری نەتەوەی گەلەکەمان جەنای مامجەلال سەری ڕێزدانەوێنم. دیارە نەمانی جەنابی مامجەلال کلێنێکی گەورەی لەسەر جەمبوارەکانی سیاست و کۆمەڵایەتیشا دروست کرد لە کوردستان و لە عێراق و لەسەر ئاسی نێودەوڵەتیش بەداخەوە مامجەلای کە دووبارە نابێتەوە. سەبارەت بە پرسیارەکەشت یەکێتی نیشتیمانی کوردستان وەک هێزێکی مۆدێرنی تازە کە هاتە مەیدان لە ساڵی 75 یەکێک لە ئامانجەکانی خزمەتکردنی خەڵک بوو لە بواری ڕێکخراوی مەدەنی و کاری مەدەنیە کە ئەتوان بڵێ مێژوویەکی پرشنگداری لەو بواراتۆ مارکرد. بۆ نمونە لە دروستبوونی یەکێ لەو کارە جوانانەی کە کردی دروستبوونی ئەنجومەنی گوندەکان بوو بۆ خۆ بەڕێوەبەری و ئیشوکاری ڕۆژانیان کامە لە کوردستان شتێکی زۆر تازە بوو، هیچ لایەنێکی سیاسی هیچ کەسێک پێی پێ نەبرد بوو. یەکێتی نیشتیمانی لەسەر داخوازی و تەڵەبی جەنابی مامجەلال لەو گوندانەی کە ئازاد کرابوون ناوچە ئازاد کراوەکان ئەنجومەنی گوندی دروستکرا. ئەنجومەنی گوندە دەوری بەڕێوەبردنی گوندەکە و ڕێنمایی و کارەسانی بۆ گوندەکە لە ڕێ ئەمانەوە ئەکرا. ئەمە یەکەم هەنگاوێکەتی نیشتیمان بوو کە لە بوارێکی مەدەنیا کاری جێدەست و تەسیراتی زۆر ئیجابیشی دوای خۆی جێشت. لە پاشەوەش لە درێژەی شۆڕش لەو ڕوانگەی ئەو بڕابوونەی کە یەکێتی هەیە بوو بە تایبەتی جەنابی مامجەلال بەکاری ڕێکخراوی کۆمەڵێک ڕێکخراوی گەورە لە شاخ دروست بوو. دیارە لە سەردەمی شاخە کۆمەڵێک نووسەر، کۆمەڵێک هونەرمەندی دیار، کۆمەڵێک ڕۆشنبیر ئەمانە چوونە شاخ بە نیەتی پێشمەرگایەتی چوونە شاخ. بەڵام مامجەلال لە گەورەی ئەم کەسانە تێگەشت بیری لەوە کردو کە ئەمانە پێویست ناکات چەک هەڵگرن و بێنە جەبهەکانەوە شەڕکەن. هات لە بوارەکەی خۆیانە ڕێگەی بۆ دۆزینەوە. مەسەن کۆمەڵی هونەرمەند لەوێ بوون لە شاخ ڕێکخراوێکی بۆ داوای لەکردن ڕێکخراوی دروستکەن بۆ هونەرمەندان. کۆمەڵە گروپ دروست بوون بێجگە گروپەکە بیدایەت لە ساڵی 1970 ڕێکخراوێک دروستکرا بە ناوی ڕێکخراوی یەکێتی هونەرمەندانی کوردستان کە ئەمە دەنگدانەوەیکی زۆر گەورەی هەبوو لە شاخ کە یەکێتی لە گەرمەی بەرەنگاربوونەوە لە گەرمەی مقاومەت هەیە لەگەڵ ڕژێمێکی داگیرکەری گەورە. بەڵام لە پاڵەوەش ئاگای لە چالاکی هونەری و لە شاخ ئاگای لە شێوەکاری لە مۆسیقا لە شانۆ لەمانە هەبوو. یعنی لە سەردەمی شاخیشدا هونەر دەوری باڵای هەبوو، گرنگی خۆی هەبوو، ئازادیش هەبووە لە سەردەمی شاخ. مەسە ئەو هونەرمەندانەی کە لێ بوون هەندێک هونەرمەندە بۆ مەسەلە ئینتیمای حیزبیشی بۆ یەکێتی نیشتیمانی نەبووە، بەڵام لەژێر سا و چەتری یەکێتی نیشتیمانیە لە شاخ ڕژێمی قبوڵ نەکردووە چۆتە شاخ. هەمان ئەتیباری پێشمەرگەیەکی شاخی بۆ کرا و ڕێزی لێنرا و تەواوی ئازادیەکانی فەرەهەم کراوە. بەڵگەش هەیە مەسەن نووسەر هەبوو کتێبی بڵاو کردوەوە دژی شۆڕش بووە لە خۆشی لە شاخ بووە. بەڵام جەنابی مامجەلال توێتی ئازادە بۆی هەیە کتێب بڵاو ئەوەشی کە نەقدی هەیە بە ئازادی بە نووسین وەڵایم باتەوە. کەم ئەو ڕێکخراوانی کە کامانە بوون بۆیە گرنگە ڕێکخراوی هونەرمەندان کە دروست بوو لە پاڵ ڕێکخراوەکەشا کۆمەڵە گروپی هونەری کەش دروست بوون کامانش جێدەستی خۆیان دیا بۆ تیپیشانەی کوردستان دروست بوو. کۆمەڵە کاری زۆر جوان و ناوازەی کرد لە سەردەمی شاخ. تیپی مۆسیقای شەید کارزان دروست بوو. گروپی شێوەکاری لە شاخ هەبوو مەسەن کاک هونەرمەند زایر سدیق یەکێ بوو لە هونەرمەندانی کە لە شاخ چەند پەیکەرێکی دروست کرەمانە هەمووی بە پاڵپشتی و دامی معنەوی و مادی جەنابی مامجەلال بووە.
یەکێتی تەنیا بە بواری هوەریش نەوەستا کۆمەڵی خوێندکارانی لە شاخ دروست کرد، یەکێتی ژنانی لە شاخ دروست کرد، یەکێتی مامۆسایانی دروست کرد لە شاخ کە ئەمانە هەمووی جێدەستیان دیا بە تایبەتیەوە یەکێتی مامۆسایان کنایی کۆمەڵی مامۆسایانی شۆڕش بوو لەو سەردەما گرنگەکەی لەوا بوو مەسەلەن ئەو دیانەی کە لەژێر کۆنتترۆڵی هێزی پێشمەگا بوون حکومت سەحبی ئیداری لێکردبوون لە ناحەی خوێندن و شتێکیان نەبوو. یەکێتی نیشتیمانی کوردستان هات ئەم مامۆسایانی کە ئەچوونە شاخ لە جاتی چەک هەڵگرن و بچنە جەبهەکانەوە شەڕەکانەوە ئەی مامەسا بن لەم مەکتەبانە دەرز بە مناڵی ئەم منتیقانە بڵێن کامش دەستکەوتێکی گەورە بوو نیانێژ مناڵی لادەکانمان لەو سەردەما تووشی نەخوێنەواری بن. ئەمەش دیارە لە ڕێی ڕێکخراوی ئەو ڕێکخراوی کە دروست کرا بۆ مامۆسایان کۆمەڵی مامۆسایانی شۆڕش بۆیە ئەتوان بڵێم یەکێتی نیشتیمانی لە بواری کاری مەدەنی و کاری ڕێکخراوەیە پێشەنگ بۆ لە ئاسی هەموو حیزبەکانی کوردستان دەور و تەسیرێکی زۆر گنیوە ئەم دەور و تەسیر و کاریگەریش فەزل و ئازایەتیەکەی بۆ جنای مام جەلال ئەگەڕێت. بۆ ئەو سەردەما چی گۆڕانکاریێکی دروست کرد ئەم ڕێکخراوانە یا کاریگەرانە چی بوون کە لە سەردەمی شاخدا زیاتر دیار بوون؟ گۆڕانکاری گەورەی دروست کرد. ئێمە وتمان یەکێتی هونەرمەندان لە شاخ دروست بووە، بەڵام یەکێتی هونەرمەندان گرنگەکەی لەوا بوو تەنها لە شاخ کاری ناکرد، یعنی ناوشاریش کۆمەڵێک هونەرمەندی زۆر دیاری ئەم شارەکانی کە پەیوەست بوون بە یەکێتی هونەرمەندان لە شاخ کە ئەمە ئەتوان بڵێم بەستنەوەی شار بوو بە شاخەوە لە ڕێی هونەرەوە. ئەگەر جەناب پەیوەندیەکی زۆر تۆکمە هەبوو لە بینی هونەرمەندانی شار و هونەرمەندانی شاخ. ئەمەش وای کرد کە ڕژێم لە سەردەمی خۆیان لە هەشتاکان بە تایبەتی زۆر زەختی لە هونەرمەندانی شارە کرد کە مەسەرەن سرود بڵێن مەسرحی بکەن لە ساڵی حکومەت ناکرا. ئەمەش بەشێکی لاقی بوو حاڵەتەوە بکەمانە ئەندام و لە یەکێتی هونەرمەندانی شاخ کەەوە جێدەسی دیار بوو مەسە مامۆسایان دەور و تەسیری کاریگەر تەسیری مامۆسایانی شۆڕش لەسەر مامۆسایانی شاریش هەبوو چکە مامۆسایەک لە شار کە دەرزیەوتۆ بیریە کردەوە مەسەن مامۆسایەک لە شاخ ئامادەیە بەبێ پارە بەبێ امکان دەرز بە مناڵێکی لادێ بڵێ ئەمەی شار ژیانی ڕەفاهەتی خۆش بوو ژیانی خۆش بوو بە پارەش دەرزیەوتۆ وای لاتەوە مامۆسایرە نیشتمان پەروانانە زیاتر بیریە کردو زیاتر هەستی نیشتیمانی ئەجوڵاوە ئەمان نامووی تەسیراتی ئەو ڕێکخراونەی شاخ بوو. زۆر باشە مامۆستا جەلال لە دوای ئەوەی کە لە دوای ڕاپەڕینەوە چالاکیەکان بێگومان هاتنە ناو شارەوە ئەو ڕێکخراوانە کار و چالاکیەکانیان هێنایەوە ناو شارەکان مام جەلال چی ڕۆڵێکی هەبوو لە هاتنە ناوەی ئەم ڕێکخراوانە بۆ ناو شارۆکان و چالاکیەکانیان؟ دیارە دوای ڕاپەڕینی بەهارینەوەیەک کە کوردستان ئازاد کرا ئەو ڕێکخراوانی کە لە شاخ دروست بوو بن هاتنەوە شار درێژیان بە خەباتی خۆیاندا. بەڵام یەکێتی نیشتیمانی کوردستان و شخصی جەنابی مام جەلال ڕۆحی شاد تمۆحی بەس ئەمە نەبوو کە هەیە هەوڵیدا سەرجەم توێژەکانی کۆمەڵی کوردی ڕێکخراوی تایبەت بە خۆیان هەبێ بۆیە بیر لەوە کرایە لە سەرەتای ڕاپەڕین بەشی ڕێکخراوە دیموکراتیەکان لە ئاستی مەڵبەندەکان دروست کرا. بۆچی دروستکرا بۆ ئەوەی کە ئیتر هەر شەریحەیەک بتوانێت نوێنەرایەتی خۆی بک بۆی شوکارەکانی خۆی ئەوە بوو توانرە لە ماوەیەکی زۆر کەمە کۆمەڵێک ڕێکخراوی زۆر گەورە بە دامی جەنای مام جەلال و یەکێتی نیشتیمانی کوردستان دروست بوو لە مامۆسایان لە کرێکاران لە جوتیاران لە فەرمانبەران لە پارێزەران لە ئەندازیاران لە پزیشکان تا ئەخیر کە ئێستا کۆی گشتی و ڕێکخراوە پیشیانی کە دروست بن تقریبان 68 ڕێکخراوی پیشەی و سندیکا و نەقاباتمان هەیە کە ئەمانە هەمووی کاریگەری گرنگ و سەرڕاکێشیان لەسەر بوارەکانی خۆیان هەبووە چکە خۆ دەزانی سەردەمی شاخ جیاوازە لە سەردەمی شار لە سەردەمی شاخ ئەرکی ڕێکخراوەکان تەنها ئەرکی تەوعیە و ڕێنمایی بوو بۆ هونەرمەندان و بۆ تەوعی پێشمەرگایەتی و بۆ تەوعی کەسەکان چالاکیان بۆ کردن بەڵام لە شار ئەرکی ڕێکخراوەکان جیاوازتر بوو جا لە تەوعیە ئەرکی ڕێکخراوان داکۆی کارێکی گرنگ بوون بۆ مافە پیشەیەکانی ئەو شەریحەیە بۆ نمونە کە پارێزەران دروستە بوو یا هونەرمەندان یا کرێکاران یا جوتیاران دروستە بوو بەشێکی ئەرکە گرنگەکەی ئەوە بوو کە چۆن داکۆکی لەم پیشەیە بکە لە بەرامبەر حکومەت لە بەرامبەر بە حیزب لە بەرامبەر بە مافەکانی جوتیاران کرێکاران ئەمە دەور و تەسیرێکی زۆر زۆر گرنگی هەبوو هەر لە دوای ڕاپەڕین یەکێتی نیشتیمانی هەنگاوی زۆر گرنگتری نابوو بۆ خزمەتی ئەم ڕێکخراوە مەدەنیانەی کە لە کوردستان دروست بوون بە تایبەتی مەسەن بۆ ڕێکخراوە گەورەکانی وەک مامۆسایان و هونەرمەندان و کرێکاران کە ئەمانە جەنای مامجا بەردەوام ئەیبینین ساڵانە ساڵ نەبوو مام جارێک دوو جار
لەسەر ئاسێکی باڵا ڕێکخراوەکان نەبینە. کرێکارانی بەجیا ئەبینی هونەرمەندان بەجیا مامۆستایان بەجیا هەموو ڕێکخراوەکان. مامۆستا جەلال بەڕێستان بە خۆتان لە بواری هونەریشە کارتان کردووە وەک باسیش ئەکەن هونەرمەندان و هەموو کەسێکی شاید حاڵی ئەوەیە کە جەنابی مام جەلال زۆر پشتیوانی هونەرمەندانی کردووە، پشتیوانی هونەردۆستانی کردووە، پشتیوانی هونەری کردووە. تۆ ئەم ڕۆڵانە چۆن هەڵەسەنگێنیان ئەو نزیکەی کە ئەگەر بۆ خۆت ئاگاداری کارە هونەریەکان بی ئەو چۆن پشتیوانی ئەکردن؟ جاوە مۆزوویەکی گرنگە باست کرد. جەنابی مام جەلال خاوەنی دروشمێکی زۆر گەورەیە کە لە سەردەمی شاغ ئەعلانی کردووە، نان و ئازادی. چکە تەوەجوهی مام جەلال و تەسەوری مام جەلال بۆ هونەر و هونەرمەندان و ڕۆشنبیران دوو خاڵ بووە. هونەرمەند یا نووسەر یا ڕۆژنامەنووس ئەگەر ئازادی نەبێ نانیشی هەبێ سوودی نییە، ئەگەر نانی هەبێ و ئازادی نەبێ بێت چاوانەکە هەر سوودی نییە. بۆیە هەمیشە پێداگری لەوە کردووە هونەرمەند ڕۆشنبیر نووسەر ئەمانە پێویستە نان و ئازادیان بەیەکۆ هەبێ. نانمە بەستم قوتی ژیانە بۆ حاڵەتەکەی خۆی ئازادیژە ئەم قسەیش هەر شەفەی نەبوو عملی قسەیەکی کردبێ و عبرتێ پەڕیبە بەکردەوە سەلماندوێتی لە شاخیش و لە شاریش کاری زۆر جدی لەسەر کردووە. من لە دوای ڕاپەڕین من لە مەکتەبی ڕێکخراوەکان کارم کردووە تا ئێستا یەکێ لەو مەهامە گرنگانی کە جەنابی مام جەلال بە بواری هونەریدا لە ڕێی مەکتەبی ڕێکخراوەکانەوە کە ئێمە بەو کارە ئەستاین زۆربەی ئەو تیپە هونەری و تیپ و سنگتەرە هونەریانەی کە لە شار بوون چالاکییانە کرد. جەنابی مام جەلال بڕیاریدا کە هەموو ئەم تیپانە مانگانە دائم بکرێن لە ڕێی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە، دامی مادی بۆ کارە هونەریەکانیان بۆ چالاکی ڕۆژانەکانیان بۆ تیپەکانیان بۆ گروپەکان. ئەمە ئەتوان بڵێم هەنگاوێکی زۆر عملی بوو کە یەکێتی نیشتیمانی نای بۆ ئەم تیپانە وای لێکردن تیپەکان ئەو ساڵانە بەردەوام چالاکی ساڵ نەبوو، هەندانێکی زۆر باش بووە هونەرمەندان. لە پاڵ ئەمەشا تەنها بۆ مام جەلال ئیکتیفای نەکرد کە بەس دامی مادی چالاکیەکان بکە. بڕیارێکی دووەمی دەرکرد کە هونەرمەندان ئەوانەی بە تایبەتی کە ژیانیان متەوازە زۆر دەوڵەمەند نین ئەمانش حەقە یەکێتی یارمەتیان بە فێلم لە بڕیارێکە لە ڕێی مەکتەبی ڕێکخراوەکانەوە زیاد لە 300 بۆ 500 هونەرمەند لەو بەینا بوو. مانگانە مکافەیەکیان نەبوو لە جەنابی مام جەلالەوە بۆ هونەرمەندان. مکافەکەش بەشێ ئەوە نەبوو بەشی دڵیەگریانی کەم نەبوو کە ئەمەش دیسان تەژیەکی گەورە بوو بۆ هونەرمەندانی کوردستان کە جەنابی مام جەلال نانی دابین کردووە ئازادیەکەی دابین کردووە بە عەمەلیش سەلماندوێتی لە چەندین بەرنامە و لە هەموو کۆڕۆکۆبوونەوەی مەسەلەن جەنابی مام جەلال یەکێ بوو لەو کەسایەتیانەی کە زۆر بایەخی بە بواری هونەر و ئەدەب و ڕۆشنبیری و شەخسیەتەکانی ناو ئەم بوارەش ئەدا. یعنی بۆ نمونە دەستگای سەردەم کە دروست کرا جەنابی مام جەلال دامەزرێنەر و دروستکەری دەستگای سەردەم و کە خوا لێ خۆش بوو کاک شێرکۆبێکەس سەرۆکی و دەستگایە بوو کە بەردەوامی ئەوش خزمەتی کردەوە. پارکی ئازادی کە دروست کرا جەنابی مام جەلال خۆی چوو سەکۆیەکی دروست کە بناوی سەکۆی ئازاد. گەورەی ئەم پیاوە لەوا بوو یەکەم ئیفتیتاحی سەکۆی ئازاد لە ناو پارکی ئازادیە داوای لە خەڵک کرد وتیم ئەم سەکۆیم بۆ ئەوە دروست کردووە کەەوە گلەی بکەن نەقت بگرن داواشتان لێکم یەکەم کەس لە جەنابی مام جەلالەوە دەست پێ بکەن لە منەوە دەست پێ بکەن گلەی لە من بکەن. ئەم گەورەی و عەزەمەتە بەس لە پیاوی جەنابی مام جەلالەوە شێتەوە کە ئەوەن بۆ کاری هونەری شەر بە هەمان شێواز بووە خۆی بە هونەرمەندانی وتوتی ڕەخنە بگرن لە ڕێگەی هونەرەکەتانەوە هەر ڕەخنەیەکتان هەیە هەتاگەر لە منیش بێت لە دەسەڵات بێت لە هەر شتێک بێت ڕەخنە بگرن. بەڵێ من خۆم بەوە شاد بووم لە چەند کۆبنەوەیەک لە جەنابی مام جەلال و لەگەڵ هونەرمەندان لەگەڵ ڕێکخراوەکانی کەشا کە بە دیداری شاد بوومەتەوە هەمیشە و پێداگری لەوە کردەوە توێتی بەتایەتی بۆ هونەرمەندان توێتی ئێوە ئازاد بن لە ڕەخنە و ڕەخنە لە خۆگرتن چ ڕەخنەیە لە منەوە دەست پێ بکەن بەڵام ڕەخنەی بنیادنەر ڕەخنەی شکێنەر بە ئەمدی تۆ کەسێک بشکێنی ئەوە نا بەڵام هەموو جارێ لە مەراسیمەکان کۆمەڵگە بەلایەکی بەلا ڕێبردنی کۆمەڵگەنا بەڵام هەموو جارێ لە مەراسیم و لە دیداری هونەرمەندانە دیداری ڕۆشنبیرانە پێداگری لەوە کردوری تکاتان لێکم بە ئازادانە ڕەخنە بگرن کێشە و کەم و کوڕیەکان دەرخەن حتا لە حیزب ئەگەر کەم و کوڕی هەیە مشکیلە هەیە لە جەنابی مام جەلالەوە تا خواری خوارەوە هەر مشکلەیەکەی بە ئازادانە باسیکەن. ئەمە وای لە هونەرمەندان و نووسەران ڕۆشنبیران کردبوو کە هەز بە ئازادیەکی گەورە بکەن ترسیان لەوە نەبێ بۆ نمونە دروستنی بەرنامەی و بەرنامەی هەمە ڕەنگ و کۆمەڵی بەرنامە هەبوو لە تەلەڤیزیۆن
جەنای مامجلالێکی بوو لەو ڕخنامێز بوویکێ بوو لەو کەسانەی کە زۆر تەژیئەکردن بەردەوام ئەی بینین و مکافەیەدا پێیان هاوکاریەکردن تەژی ئیشێکردن ئەوی بەردەوامن لەسرە من ڕیتمە بەردەوام من ڕەخنە بگرن نەقد بگرن بۆی کۆمەلگا بگۆڕێ چکە جەناب حکمەتی جەنای مامجلال لەوا بوو تەنها تێگەیشت بوو لەوە گۆڕانکاری لە ژیانی سیاسی و کۆمەڵایەتی میلەتە تەنها بە چەک و بە بڕێوەبردن نابێ ئەگەر ڕۆشنبیران نێنە سەرخەت و هونەمەندان نێنە سەرخەت و کەم و کوڕیەکان دەرنەخەن ئاسان گۆڕانکاری ڕوونادا لەو ڕوانگەیەوە بۆیە زۆر بایەخی بۆ بوارەدا دامی چەندین گروپ و کەناڵی کردووە کە بەرنامەی تەنز ئامێزیانە بوو بەرنامەی ڕخنە ئامێزیانە بووە هەتا نەکرد لە شانۆگەریە شانۆ مەسەن لە گۆڤار و ڕۆژنامەکانی شەو گۆڤارانەی کە تەنزامێز بوون هەمیشە جەنابی مامجلال دامی کردوون هاوکاری کردوون پاڵپشتی معنەویشی کردوون بۆی کە زیاتر دڵنیا بن کە گەشتە حەدی ئەوەی کە پێیوتون ئەگەر کەسێک مەحاسبەی کردن بابێ مەحاسبەی من بکە ئەمە گرنگە بۆ پیاوێکی سیاسی عەزەمەتی گەورەی وەکو جەنابی مامجلال ئەو کاریگەریانە بۆ ئێستاش هەر ماوە لەسەر هونەرمەندان و لەسەر کاری هونەری و لەسەر ڕێکخراوەکانیش بەشمان بیر نەچێت بەداخەوە خۆی مانەوەی جەنابی مامجلال لەو سەردەما خۆی قەڵایەکی گەورە بوو قەڵایەکی معنەوی گەورە بوو بۆ هونەرمەندان و بۆ سەرجەم کۆمەڵایەتی لە کوردستان و مرۆڤایەتیش لە جیهان بەڕاستی بەڕێی من چکە مانەوەی خۆی بۆ خۆی دامێکی پاڵپشێکی گەورە بوو ئێستا جەنابی مامجلال بە ڕۆح لامان نەماوە بەڵام بیر و هزر و بۆ چوونەکانی کردەوەکانی لە ناخمانە هەیە بەڵام لێرا پرسیارەکە ئەوەیە ئایا ئێمەی کادرانی یەکێتی ئێمەی خوێندکارانی یەکێتی نیشتیمانی کوردستان تا چەند ئەتوانین دڵسۆزانە ئەو مەهام و پەیام و ئەجندایی کە جەنابی مامجلال دایڕشتووە بۆ کۆمەڵ ئێمە جێبەجێکەین کە بەداخەوە من خۆم بەش بە حاڵی خۆمەتوان بڵێم یەکێتی نەمانتوانی و لە ئاسی پێویستی ئەوەی جەنابی مامجلال بین کە داخوازی کردووە بەڵام خۆشبەختانە لە دوای کۆنگرەی چوار ئێستا یەکێتی هەستانەوە نوێبنوویەکی چاکی پێوە دیارە تەمەنا ئەەکەم بەم سەرکردایەتی تازەی و بەم جیلە تازەی کیسە لە سەرکردایان بتوانن ئەجنداکانی جەنابی مامجلال وەک خۆی جێبەجێکەن کە دڵنیام ئەگەر ئەجنداکانی جەنابی مامجلال وەک خۆی جێبەجێکەین کوردستانە بێتە وڵاتێکی ئارام و ئاسوودە و کەمترین مشکلەی تیاڕوەدا چکە ئەو لە هەموو جونگەکانە قسەی جدی هەبووە قسەی ڕازگوانەی هەبووە قسەی هەبوو بۆ مەسەلەی چارەسەری کێشەکان ئەگەر ئێمە چارەسەریشی هەبوو بەڵێ چارەسەریشی هەبوو کێشەکان بەڵێ مامۆستا جەلال لە ئێستادا ڕێکخراوەکان ڕێکخراوی زۆر دروست بوون ڕێکخراوی مەدەنی و ڕێکخراوی حکومی و کار و چالاکیەکانی ڕێکخراوەکان چۆنە بینیت ئەو کاریگەریان لەسەر ماوە یاخود ئایا ئەبێت بە هەمان ڕێباز هەوڵ ئەدەن بە هەمان ڕێباز پەیڕەویکەن و پەیامی کە هەیەە بەداخەوە لە کوردستان ماوەی چەند ساڵێکە کۆمەڵی ئەزمەی گەورە لە کوردستان دروست بوو لە شەڕی داعش و ئەزمەی اقتصادی و کۆمەڵی مەشاکلی ناوخۆیی کوردستان و ئەم نەخۆشی کۆرۆناش لە بەخیرەوە کە هات ئەمانە کاریگەریەکی زۆر خراپیان لەسەر کۆی کایەکانی مشتەما کرد بە تایبەتیش تەسیرێکی گەورەی لەسەر کاری ڕێکخراوە مەدەنیەکان و ڕێکخراوە دیموکراتیەکان کرد بە تایبەتتر لە ساڵی 2014 بەدواوە سەرجەم ئەتوان بڵێم 2014 بوو بە ساڵی تەجمیدی چالاکی ڕێکخراوەکان تا ئێستش کە بەردەوامی هەیە ئەمە وای کرد کە ڕێکخراوەکان بەهۆی نەبوونی مادەوە بەهۆی نەگونجانی کەش و هەوای سیاسی منتەقەکە و شەڕی داعش و کۆمەڵە مەشاکلی ناوخۆیی چالاکی وەسێرا بەڵام خۆشبەختانە ئێستا لە دوای کۆنگرە ئەو پەنجەرەیە کراوەتەوە بۆ ڕێکخراوەکان کە ئیتر بەرەو کاری باش و کاری جدی هەنگاو بنێن لە بەسەر هەموو ئەمانەش ئەتوان بڵێم من دەستخۆشی لە هەموو ڕێکخراوەکانە کەمەکە لە کوردستان بەتایەتی لە سلێمانی کە سەرباری ئەو هەموو مەشاکل و کێشانەیان بتوانیان لەسەر پێی خۆیان بوەستن درێژە بەکار و چالاکی خۆیان بەردەوامن بەڵام ئەلبەتە درێژە بەکار و چالاکیان لە سنوورێکی دیاریکراوە بوو بەڵام هەر گرنگە نەکەوتن بەڵام لە لایکی کەشۆ گرنگە کە یەکێتی نیشتیمانی کوردستان هەر لەسەر ڕێبازەکەیمان بەردەوام بێت و ئەو پشتیوانیان بکات بۆی کە یارمەتی دەرێکی باشی ڕێکخراوەکان من تا ئەوانش بتوانن ئەو چوارچێوەی کە هەیەە ئەو سنوورە دیاریکراوە زیاتر پارە پێ بن و لەو سنووریان نەمێننەوە بە دڵنیایی یەکێتی نیشتیمانی هەر لە بیدایەتەوە من بۆم باس کردی بێت جیالەوەی کە دامی ڕێکخراوەکانی هونەرمەندان و نووسەران مەکتەبی ڕێکخراوەکان خۆی دروستبوونی مەکتەبی ڕێکخراوەکان لە ئەساسا بۆ خزمەتی ڕێکخراوەکان بوو کە یەکێتی تێگەیشت لە گرنگی ئەم ڕێکخراوانە بۆیە هات مەکتەبێکی گەورەی بەناوی مەکتەبی ڕێکخراوەکانە دروست کرد
بۆی زیاتر لە خزمەت ئەم ڕێکخراوە نابێ. زۆربەی ئەو ڕێکخراوانەی کە کاریان کردو بەردەوام ساڵانە لە ئێمە میزانی زۆر باشیانە بووە، ئیمکانەتی باشیان دراوەتێ بۆ کار و چالاکی و پرۆژەکانیان. لە دوای 2014ەوە کەمێک ئیشەکان وەسێنرا بۆی ئەو ئەزمە اقتصادیەوە، بەڵام خۆشبەختانە ئیسە لە دوای کۆنگرەوە ڕێکخراوەکان جوڵەیەکیان تێکەوتووە، دامی مادی و پرۆژەی مادیان بۆ جێبەجێکرێ، تەمەناژەکەی بتوانین دامی ئەشخاصی ناو ڕێکخراوەکانیش بکەین بووی باشتر کارەکان بەڕێوەبرن و ینی لە پلانتانە هەیە؟ بەڵێ بەڵێ لە پلانمانەیە و لە ماوەیەکی نزیک هەواڵێکی دڵخۆش میزانیا دەین بە هەموو ڕێکخراوەکان بۆی بتوان چالاکی و کاری بەردەوام بکەن ئینشاءالله. مام چی کاریگەریەکی تری دروست کردووە خۆت بە دڵنیایی ئۆزانی کە زۆر زۆر کاریگەری دروست کردەوە، بەڵام چی شتێک کە لەلای ئێوە زیاتر جێگەی خۆی کردبێتەوە و ڕەنگە ئێمە باسمان نەکردبێت؟ خۆی مام کاریزمایەکی زۆر گەورە بوو لەسەر ئاسی گشتی بەڕاستی، ینی نەمانی جەنابی مام جەلال دەتوانم بڵێم وەکو وایە لە ماڵێکە یەک چراوێ و چراکەش بکوژێتەوە، ئاسان هیچ دەست ناکێ زوو ڕووناکی دروستکەی. بۆیە توان من بڵێم مام جەلال چرایە بۆ کوژایەوە بەداخە وەکو جەستە لە ناومان نەما، بەڵام وەکو بیر و بۆچوونەکانی هەرماوە. من ئەو تاسیرە گرنگەی کە جەنابی مام جەلال هەیبوو لەسەر کاری ڕێکخراوەیەکان بە تایبەتیەوەی کە خۆم ئیشم تیا کردووە، فەراغێکی گەورەی بۆ سەرجەم ڕێکخراوەکان و مەکتەبی ڕێکخراوەکان دروست کرد. ئەتوانم بڵێم ئێمە بێناسکەوتین وەکو مەکتەبی ڕێکخراوەکان، چکە تا جەنابی ما بوو مەکتەبی ڕێکخراوەکان مشکیلەمان نەبوو، بۆ هەر شتێک پێویست بواە، بۆ هەر داخوازیەک، بۆ هەر کارێکی مەدەنی و ڕێکخراوی پێویست وایە شکمانە بەر قەڵایەک لە پشتمانە هانامان بر بۆی خێرا ئیشەکەی بۆ چارەسەرکردین و دامی گەورەی ئەکردین. بەڵام لە دوای نەمانی ئێمە هەست بە بێنازیاکەین و من قەناعەتی خۆشمە ئاسان ئەو بێنازیەمان بۆ پڕ نابێتەوە، بەڵام تەمەناژەکەم دوای کۆنگرەی 4 بتوانین کەمێک لە کاریزمای جەنابی مام جەلال لە قورسایی تێگەشتنی مام جەلال بۆ کاری سیاسی و ڕۆژهەمیری و کۆمەڵایەتی کەمێک جێبەجێکەین ئەهۆنتر بینەوە لەوەی کە ئینشاءالله گەر لەسەر ڕێبازەکەی ئەو بەردەوام بن و ئەو ورە بەرزەی ئەوتان هەر هەبێت، دڵنیام لەوەی کە بە باشتر هەوڵ ئەدەن لەسەر ڕێبازەکەی بەردەوامە بن و کاری جدی بۆ ئەکەن. ئەویش ئەوەی نەئەویست، دڵنیام لەوە کە هیچ کاتێک ئەوەی نەویستۆ کە کاریگەریەک ئەزانین کە زۆر قورسە کۆسپێکی زۆر گەورەیە بۆ هەمومان، کاریگەری لەسەر ئێوەش دروست کردو و ئاسان نییە دروست بوونەوەی کاوەکو بەڕێزیش باسە کرد. بەڵام هیوادارین کە کاری ئێوەکو مەکتەبی ڕێکخراوەیەکان بەردەوام بێت بۆ ڕێکخراوەکان و پشتیان بەرنەدەن تا ئەوانش بتوانن کاری زۆر باش پێشکەش بە گەنجان و بە میلەتی کورد بکەن. مامۆستا جەلال زۆر خۆشحاڵ بووین کە بەڕێز ئێوارە لێرە بووی، زۆر سپاس بۆ ئامادەبوونت. ئێمە گەشتینە کۆتایی پرۆگرامەکە و دووبارە بەخێر بێت. زۆر سپاس و سپاس بۆ ئێوەش کە هەتاکوی ئێستا بینەرمان بوون. هەتا ئێوارەیەکی دیکەی پرۆگرامی ئێوارانی ئەمڕۆ دەبینە میوانی ماڵەکانتان ئاسوودە بن.